سندیکای پزیشکانی کوردستان لە قستێمانی پزیشکانی ددان هەستاون بە ئەنجامدانی کارێکی خۆبەخشانە کە کارەکەیان پشکنینی ددانە بۆ منداڵانی ئۆتیزم. لەگەڵمان بن بزانین ئامانج لەکردنی ئەم کارەیان چییە و تا چەندە بەردەوامی ئێن بەم جۆرە کارانە. کۆمەڵی ئۆتیزمی کوردستان لەگەڵ سندیکای پزیشکام کارە هاوبەشتان ئەنجامداوە. ئامانجتان لە کردنی ئەم کارە چییە؟ بەخاتینتانەکەم ئامانجی ئەمە ئەوەیەت بۆ چارەسەرکردنی کێشەیدانی مناڵەکانە، چونکە ئەم مناڵانە وەکو کەسانی ئاسایی یا مناڵی ئاسایی ناتوانن چارەسەر وەربگرن. ئەگەر بێت و لە دەری شەوانێ بە بەنجی ئەم ناڵانە چارەسەر وەربگرن تەکالیفی زۆر یعنی خەڵکی زۆر خێزانیش ئەو اقتیداری نییە کە ئەمە بکە. زۆر سپاسی سندیکەی پزیشکانەکەین کە هاوکارمان بوون ئەمڕۆ ئینشاڵڵا کە ئێن دانی مناڵەکان ئەپشکردن هەر مناڵە پێویستی بە پڕکردنەوە یا ئایا کێشەی شەویلگەی هەیە ئایا کێشەی کێشانی هەیە بۆی جیاکەنەوە مەوعدی بۆ دائەنێن بارێکی بەڕاستی قورسی کەم لەسەر شانی خێزان کەم کردوێتەوە. دەستخۆشیم هەیە بۆیان دەستخۆشم بۆ هەمولایەک هەیە. وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان ئەمە یەکەم کارتانە بەیان لە دوای بەڵە یا هەر بۆ پشکنینی دانەکان یان بۆ پشکنینی وەکو کتابی ڕسمی نردومەنە بۆ خستەخانەی شۆڕشی گشتی بۆ چارەسەری هەموو بابەتەکانی تر. ئینشاڵڵا کەس پێویستی پێ نەبێ، بەڵام لە کاتی کە پێویستیشمان پێبێ ئێمە کتابێکی ڕسمیمان نردووتیان بەپێی توانە هاوکاریتان ئەکەی بە بەردەوامی بۆ هەموو نەخۆشیەکانی تر، یعنی کو بڵین نەشتەرگەری بێ هەر نەخۆشیێکی تر بێ وتێن بەبێ بەرامبەر ئێمە هاوکاریتانەکەین. ئەو نەخۆشە ئۆتیزمانەی لێرن تا چەندە زەحمەتە کارەکە بۆیان خۆتە زانیم مناڵی ئۆتیزمی تر بارودۆخەکەی وایە تا چەندە زەحمەتە بێ بۆ ئێوە ئەو کارە بکەن؟ ئێمە وەکو ئەندامی کۆمەڵی ئۆتیزمی سلێمانی هەرێک لە ئێمە کە بوونێتە ئەندام مناڵێکی ئۆتیزممان هەیە، یەک لەوە بەرجەکانی کە ئەوێتە ئەندامێت بە مناڵێکی ئۆتیزمی هەبێ. ئێمەش کە چونکە ئیشی خۆمانمان خۆشەوە و ئێمە هاوخەمی خێزانین و هەمومان یەک مەعاناتمان هەیە لە یەکتری تێ ئەگەین، بۆیە بە دڵێکی پڕ فراوانەوە بە خۆشەویستیەوە کارەکانمان ئەکەین. ئێمە ئەولیاتیان بۆ جیاکەینەوە بۆ ئەوەی دیفاعکردن لە ماف ئیمتیازاتی مناڵانی ئۆتیزمە و خۆشەکردنەوەی کۆمەڵگایە و ناساندنی کێشە و گرفتەکانمان بۆ لانی پەیوەندیدارە هەرچێکمان بدەتوانای بلێ خزمەت خێزان مناڵان. بێجگە لەم کارانەتان ئێوەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان چ کارێکی ترەکەن بۆ منداڵانی توشبی ئۆتیزمیا بۆ کەسوکاریان؟ ئێمە بەشی بەرپرس بەشداراییمان جیایە، بەشی ڕاگەاندنمان جیایە، جێگیرمان هەیە، سەرۆکی کۆمەڵەمان هەیە. ئیشەکانی ئێمە بێلەوە هەوڵ ئەین چالاکیان بۆ بکەین، یعنی بڵین سپۆنسەر بدۆزینەوە بۆ گەشتە سیمینارە بۆ خێزانەکانە، مناڵەکان بەرین بۆ مەسەن تایگەر تاوەرە مەلەوانگەیە، ئەو مناڵانی کە بەهرەمەندن لەداهاتوو ئینشاڵڵا ئەوە بەرنامەمانە کە بەهرەکانی وە دەرخەین سەپۆرتی بین بۆ ئەو مناڵانی کە خاوەن بەهرەن. زۆر شتی تریشە ئینشاڵڵا ئەیندە، بەڵام تۆ پێویستت بە دەعمێکی مادی باشەیە کاتێک کە تۆ فکرەکان زۆرن، بەڵام ئەبێ کەسایەتێک یان لایەنێک سەپۆرت نەکات تۆ ناتوانانی. ئێمە خۆمە خۆبەخشی لەرە کارەکەین. زۆر سپاسیانەکەین، کارێکی زۆر گرنگە، ئاوردانەوەیە کە بەڕاستی کەم کراوە، ئەتوانم بڵێم لە سلێمانی و لە هەرێمی کوردستانە نەکراوە. زۆر سپاسی هەوڵەکانی کۆمەڵی ئۆتیزم بە گشتی و کاک بەختیار بە تایبەتیەکەین. هیوادارین لەم جۆرە هەڵوێسانە زیاتر و زیاتر بکەن، چونکە ئەم مناڵانە زۆر پێویستیان بە ئەم جۆرە کارانە هەیە. بەڕاستی ددان یەکەم شتە کە مناڵ تووشی ئەبێ دوای توشبوونەکەشی چارەسەری کەمە. بۆ نمونە ئەگەر کلۆرێک لە دانی هەبێ دەبێ بە بەنجی عام چارەسەر بکرێت. ترێمەش پێویستیمان پێێتی بەڕاستی بەم جۆرە ئاوردانەوەیە زۆر گرنگە و دەستخۆشیان لێکە.
ئێمە وڵا ئەم کارانە ئێمە خۆمان لەقی ئۆتیزمی سلێمانی یەک لەو گرفتانی کە تووشی مناڵی ئۆتیزمە بێت مەناعی گیانێتیکایە لە دانی مناڵی ئۆتیزمیش نا لە سەیری دانیکەی ئەبێ عملیات ئەبێ بەنجکرێ ئەمەش تێچۆکەی زۆرە ئێمە فکرمان لەوە کردووە لەم نەبوونی فەقیرێ و لەم زەحمەتە عازێتی کە تووشی دایک و باوکی مناڵی ئۆتیزمە بێ بە خۆشحاڵیەوە سندیکای پزیشکانی بەشی ددانی کوردستان هەستان بەم خۆبەخشیە بەبێ بەرامبەر ئیمڕۆ پۆلینی دانی مناڵەکانکەن تەقسیمیان کەم بەسەر چەند بەشێکە پڕکردنەوە پاکردنەوە عملیات هەر هەموویژی پێویستی بە بەنجە سپاس بۆخوا ئیمڕۆ دەست پێشخەریان کردووە لە ماوەیەکی کورتە ئەمە یەکەم جاریان نابێ هەتا ئاخر کۆتایی مناڵی ئۆتیزم بەبێ بەرامبەری چارەسەریان بۆ ئەکەن تا چەندە بڕیارتان ناوە کە ئەم کارانە دووبارە بکەنەوە ئەمە یەکەم جار نەبێ وڵا ئەم سندیکای دەست پێشخەری کردووە بەس نییە مناڵی ئۆتیزم بەس ئەمە گرفتەکەی نییە گرفتیکەی هەیە بۆ لەبەرەوە فرە مەسرفە دایک و باوکی مناڵی ئۆتیزم لە کۆمەلگا دابراوە یەکێکی تر لە ئیشەکانی ئێمە ئەوە بێ کۆمەلگا ئاشناکەینەوە بە مناڵی ئۆتیزم چونکە دایک و باوکی مناڵی ئۆتیزم گرفتی دەستی کۆمەلگایە کە لە شوێنەکە مناڵەکەی ئەخیژێنێ ئەم بەلایەوە سەیرە دابراوە لە کۆمەلگا تووشی نەخۆشی دەرونی بووە داوا ئەەکەم لە کۆمەلگا بە چاوێکی تر سەیری ئەم مناڵانە نەکەن ئەمانیش ئینسانن بگرە زیرەکترن لە مناڵەکانی تر بەڵام پێویستیان بەوەیە تەحمل لەگەڵ دایک و باوکەکانان بە جۆرێ بکرێ کە هەموو ڕۆژیان برینیان نەکولێتەوە پیان بگەن مناڵەکە و ئۆتیزمە مناڵەکە دواکە مناڵەکە دواکە نەخێر مناڵی ئۆتیزم خوا پێی بەخشیوین و ئێمە ئەم کۆمەڵەیە بەردەوام ئەبین لە هەموو کار و چالاکیەکانمان ئیشاڵڵا بە ئیزنی خۆ و بە هیمەتی ئێوەش ئێعلام دەورێکی زۆری هەیە سپاسی ئێمڕۆتانەکەین کە ئێمڕۆ هاتم بۆ ئەوێ گەورەیتان نوان و بەخێر بێت ئێوە هەر بڕیارتان ناوەست پشکنین بۆ دامکەن یانم کارەتان بەردەوام بێ بۆ هەموو نەخۆشەکانی تریش ئێمە ئەم سندیکایی یەکەم دەست پێشخەری کردووە و داوا دەکەین لە سندیکاکانی کەش چاولێکەری ئەمان بکەن سەردانمان بکەن ئێمە لە خزمەتیان نابین کۆمەڵەکە خینە خزمەتیان ئەوان بە هەر جۆرێ ئەوان پێشکاری بۆ ئێمە بکەن و بیانوێ هاوکاری ئێمە بن ئێمە لە خزمەتیانە دکتۆر ئێوەکو سندیکای پزیشکانی کوردستان لە قیسلێمانی بەشی ددان بۆچی ئەم بڕیارەتان ناکە پشکنین بۆ نەخۆشانی ئۆتیزم بکەن بێگومان ئێمە کۆبوونەوەی مانگانەمان هەیە وەکو ئەنجومەنی سندیکا و هەچێ لەو گیر و گرفتانێک کە لەگەڵ هەواڵانمان باسمان کرد ئەوە بوو کە بتوانین چارەسەر بکەین بۆ منداڵانی ئۆتیزمەوە ئەرکە لەسەر دایک و باوە کەم بکەینەوە لە بەڕێمە بۆمان دەرکەوتۆ کە ئەزانین کە لە هەموو دنیاشا هەروایە کە چارەسەری پزیشکی ددان چارەسەرێکی گرانەوە ویسمانە ئەرکەداراییە و بەتایبەتی لەم زۆرۆک و خەیرانی و بێموچەی ئێستادا بتوانین ئەو ئازارە لە سەریان کەم بکەینەوە ئەو لەوەوە سەرچاوی گرت بڕوا ناکەم بۆ ئێمە زەحمەت بێ ئێمە هەستاوین بە کاری خۆمان بە ئەرکی خۆمان فۆرمێکمان دروست کردەوە بین ئەم قەرەباڵەیەکە لە ئێستا هەیەوە پرۆسەمان بەردەوام ئەبێ ئەم فۆرمە دەستنیشانکردنی ئەو چۆرێتی ئەو چارەسەرەواتێ چ جۆرە چارەسەرێکی پێویستە ئەو جۆرە چارەسەری بۆ ئەنجام هەین ئەمە جیاوازەکەی لەگەڵ مرۆڤێکی ئاساییە ئەوەیە کە بیخینە بەردەمی بینەران ئەوەیە کە هەندێکیان چارەسەری پێویستە لەژەر بێهۆشکاری گشتیاواتە بێ بەنجی عامیان بۆ بکەین ئەوەش نەوەیەکی تریشمانەیە ئەتوانن تەحملی ئەوەکە هەر لەسەر چارەسەری ئەتێ کۆم مرۆڤێکی ئاسای چارەسەریان بۆیە وەکو گرفت نییە ئێمە ئەتوانین چارەسەریان بکەین تا چەنە بەردای بەم کارە ئەدەن و یەک پێشنیاریش عنی ئەتوانن بۆ نمونە هەر پزیشکەی ددان و مانگانە یەک دوو نەخۆشی ئۆتیزمی بۆ دابین بکەن پشکنی بەم کا بەبێ بەرامبەر ئێمە خۆمان ئەو ئەرکەمان کرد خسۆتە سەرشانی خۆمان بێگومانش لە دوای ئەم هەنگاوی ئێمە کە ئەمڕۆ ئێمە کردومان و لێرەشەوە داوا لە سندیکاکانی بواری تەندروستیەکی لە سندیکاکانی تر کە ئەم جۆرە خزمەتگوزاریە بتوانن بەو ڕێکارێکی ئێمە کردومان و باشتریش بیکەن و هەمان هەڵدوستی ئێمانەوێ بەنسبەت ئەوەی کە ئێمە بە فلان پزیشک بڵین ئەم جۆرە نەخۆشانەمان بۆ دڵنیام لەوەیە بۆمان جێبەجێکن بەڵام لە هەمان کاتیشە ئێمە توانیمانە پەنابەرینە بەردەم نەخۆشخانەکان و لەگەڵ نەخۆشخانەکان تەنسیقێک دروستکەین جایدەن ئەوەی چەندێک دوتۆریی خەمخۆر و خۆشان ساڵانێکە کە دەستیان بردەوە بۆ ئەم جۆرە خزمەتگوزارێ بێ بەرامبەرە دڵیان بە کلینیکە تایبەتەکانی و خۆشان لەسەر ڕێنمایەکانی ئێمە جێبەجێکن بۆ چارەسەرێکی بێوێنە ئیشەڵا پێشکەشەکەین.
هەتا بە خێراتنتانەکەم وەڵای زۆر پێویستمانە و دەستخۆشییان لێ ئەەکەین زۆر دەمێکە من ئەوداڵی دکتۆرێکی دارم یەک کەس ئیشمان بۆ ناکات. حتا لە 2007 دوسێ شوێن و سنتەری ئەهلیشم بردووە بە بێ بەنج ئامادە نین بۆی بکەن بە بەنجیش ناتوانن بچنە ئەو ئەمەلات و هەڵکێشانەی بۆ بکەن چونکە مناڵەکانمان زۆر حەروکن زۆر ئەجوڵێن لە هیچ شوێنە هیچ شوێنە جێمان نابێتەوە بەڕاستی زۆر پێویستمانە. منداڵەکەت کێشەی دانی هەیە؟ ئەرەوەڵا هەموو دانەکانی وێرانە بەڕ ئەی چۆن هەستی پێ ئەەکەی کە ئازاری هەیە چۆن ئازارەکەی دەرەبڕێت؟ وەڵا هەر بە گریان یا شوێنەکەی ئاوسێ خۆم هەستی پێکەم ناشتوانە بڵێ وڵات فڵانە شوێنم ئازاری هەیە وڵاوی من هیچ قسە ناکەن هەر بە ئاماژەیە خۆم هەستی پێکەم. بەگشتی بارودۆخی خۆ چۆنە وەک دەزانی ئەو مناڵێکە نەخۆشی ئۆتیزمیە و لەوانێ هەندێک جار زۆر دڵخۆشیش بێ لە ژیانە بەس بارودۆخی کەسوکارەکانیان ژیانیان زەحمەتە بارودۆخەکە و چۆنە و داواکاری و چییە چۆن هەڵسوکەوتان لەگەڵا بکەن. وڵا دادێکیان هەتا بڵێ خراپین لە کۆمەلگا دوورکەوتینێتەوە لە کەسوکار دوورکەوتینێتەوە بە چایەکی کەم سیرمانەکەن بەڕاستی هەتا خەوەکەش ئیسراحەتمان نەماوە نەک لە کۆمەلگایە هەموو شتەکانمان لێ تێکچووە. ئەی بەڕای تۆ چی بکرێ بۆ کەسوکاری نەخۆشانی ئۆتیزم؟ وڵایی بەڕای من کۆمەلگا وشار کرێتەوە لەم کەسانە ئەچینە شوێنێکی قەرەباڵغەوە بزانن ئەوە نەخۆشە ئەو نەسەیرە نەکەن بە چایەکی کەم سەیرە نەکەن ئەوەمان پێویستە.